بەناوی خوای گەورە بینەرانی بەرنامەی ئارێزە سڵاوی خوای گەورەتان لێبێ لە ئەڵلقەیەکی نوێی بەرنمەکەتان دادەینەوە لاتان بۆ باسکردن لە یەکێکە لە بابەتە کۆمەڵایەتی و بابەتە گرنگەکانی ئەم ڕۆژگارەی ئەمڕۆمان. دەمانوێت لە بەرنامەی ئەم جارەدا باز لە ئەمریکانی پەیوەندی و تۆڕە کۆمەڵایەتیەکان خراپیەکانی خراپ بەکارهێنانی ئەم ئامێرانە زیانی بۆ ناو کۆمەلگا تا چەندان ئەم ئامێرانە توانیوانە سوود ینی لایەنە ئەرێنی و نەرێنەکانیشی باس بکەین بزانین ئەمانە ژیانیان ئاڵۆستر کردووە ژیانیان باوڵێن پڕ کێشمە کێشم و قەڵەباڵغی کردووە هەمومانیان سەرقاڵ کردووە تا چەند دەتوانیویانە لە کۆتایبەتی باس لە کۆمەڵگەی خۆمان بکەین لە ڕووی باڵێن بە ڕوویەکی ئەرێنی بەکار هاتپێەوە چەندە زیانی هەیە و چۆن خۆمان پەنابین لەم زیانانە ئایا زیادبوونی ئەم هۆکارانەی پەیوەندی کارەکار لەسەر تون و تۆڵکردنی خێزانیان هەڵۆشاندنەوەی خێزان و ئایا قازانجە بۆ کۆمەلگا یاخود زەرەرە ئایا دەکرێت ئەم هۆکارانە لەم ڕۆژگارەیە بە هیچ شێوێ ناکرێەوە ئێستێغنای لێ بکەین و لی دوو بە دووربین بەڵام چۆن بتوانین بەلایانی بەسوود بەکاری بێنین ئەوەی باسەکرێت لە با بڵێن لە دنیادا کە ئەمڕۆ ڕۆژانە بەکارهێنانی ئەم ئامێرانە لە زیادبوونایە لە یەکێک لە ئەحسایەکانە لەسەر ئاستی جیهان ئەڵێ ڕۆژانە لە هەموو چرکەیەکدا زیاد لە باڵێ حەو کەس لە هەموو چرکەیە حەو کەس زیاتر بەکارهێنانی موبایل و وەسایلی پەیوەندی زیاد ئەکات بۆ بەکارهێنەران و لە ئەمانە شەشیان بە جیهازی جیرەکەواتە یعنی لەگەڵ ئەنتەرنێتیشە و ئەوەی باسمان کرد تۆڕە کۆمەڵایەتیەکان و سۆشیال میدیاش ئەگرێتەوە. باز لەوە دەکرێت کە لە ساڵ هەشتای لە ساڵ شەستی ئەوانەی بەکاری ئەهێنن گەنجن و لە ساڵ شەستی بەکارهێنانی بۆ چاتە ینی بۆ پەیوەندیکردنە و لە ساڵ هەشتاشی لە گەنجانایە کەواتە ئەم ڕێژەیە زیانێکی زۆر و کاریگەریەکی زۆر لەسەر جیلی گەنج لە کۆمەلگایە کە گرنگترین و پڕوزەترین و چالاکترینی چینەکانی ناو کۆمەلگان بۆیە دەمانەوێت ئەم بابەتە شرۆڤە بکەین و باز لەوە بکەین تا چەندە ئەمە توانیوێتی کاریگەری باش لەسەر گەنجان دروستکە و تا چەندە جەندی کۆمەلگای بەلا ڕێدا بردووە. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە میواندەری زۆر بەڕێز مامۆستا هاوڕێ مەحموود مامۆستای ڕاگەیاندن لە زانکۆی سلێمانی دەکەین. مامۆستا بەخێر بێ سەرچاو بۆ بەرنامەکەمان. مامۆستا لەگەڵ هاوکار باوانخان ئێمان بابەتانە هەموو جارێک دوای گفتوگۆکردن باسکردن لەسەر بابەتەکە باز لەوەش دەکەین با بڵێن هەم لایەنە ئەرێنی و نەرێنەکانی باز دەکەین هەم چۆن توانین لایەنی زیاتر سوود بیگەڕینەوە بۆ کۆمەلگا تا ئەو بە بینەرمان بڵێن. جەنابەت وەکو مامۆستایەک کە لە بواری ڕاگەیاندنی شایت پێت وایە ئامێرەکانی پەیوەندی و لە سۆشیال میدیا تا چەندە کاریگەری ئەرێنی هەیە و چۆن کاریگەری دروست کرێت لە ئێستا لە کۆمەڵگەی خۆمانە ئەمڕۆ؟ بەڵێ سەرەتا سپاس بۆ بەرنامەی ئارێزە و جەنابتان و کەناڵی ئاسمانی پێیان بۆ بانگشتێن بەرنمەیە. من پێم وایە ئێمە بە تێکڕا ئەمڕۆ جیهان لە بەردەم هەژمونێکی گەورەی ئامێرەکانی پەیوەندی وە سۆشیال میدیادا بە هەردوو دیوەکەی ئامێرەکانی پەیوەندی بە دیوی ئەمڕازەکانی گەیاندنی دەنگ کە بریتین لە تەلەفۆن و مۆبایل و تەواوی ئامێرەکانی ترکە سۆشیال میدیاژەگرێتەوە. سۆشیال میدیاش بە تەواوی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بە تەواوی سایتەکانەوە بە تەواوی ژوورە ڕۆژنامەوانیەکانی ناو سۆشیال میدیاوە هەموو ئەمانە لە هەردوو بوارەکەدا و لە هەردوو دیوەکەدا خاوەنی هەژمونێکی گەورن لەسەر ئێمە بە ئەرێنی و بە نەرێنی. لە ڕووی ئەرێنیەوە بەڵێ دنیایان بۆ ئێمە بچوو کردەوە، بەڵێ سنوورەکانیان نەهێش، بەڵێ هاوشانی عەولەمە هاتنە ناو دنیاوە، بەڵێ دەنگ و ڕەنگەکانیان لەو دی سنوورەکانەوە بە یەکتری ئاشنا کرد، بەڵێ کللتورەکانیان بەزان لەو دی کللتورەکانەوە هاتن لە ڕاستیە شەرقیەک و غەربیەک ڕۆژهەڵاتی و ڕۆژاوایەکی کرد بە هاوڕێ، ڕەشێک و سپی کرد بە هاوڕێ. لە نەتیجە وای کرد ئێمە هەمومان بەیەکەوە ڕۆ و جیهانێک کەنگاو بین کە پێوتێت جیهانی مرۆڤایەتی بەدەر لە کللتوری جیاوازمان لەو دی و ئاینی جیاوازمانەوە لەو دی و بیرکردنەوە کەڵچەری جیاوازمانەوە لەو دی و ڕنگ و دەنگی جیاوازمانەوە ئێمەی بەیەک ئاشنا کرد دەواازەیەکی گەورەی خستە بەردەم هەمومان خێرایی لە زانیاریەکانە دروست کرد. زۆرترین زانیاری بە کەمترین کات ئەگا بە زۆرترین بینەر لە ڕێی ئەم ئامێرانەوە هەم ئامێرەکانی پەیوەندی و هەم با بڵێن سۆشیال میدیا بە شێوە گشتەکەی. ئەمە ئێمەی خستە بەردەم واقعەکەەوە چۆن بەکاری بێنین، چۆن پەیام بگوازینەوە، چونکە دوجار پێش ئەوەی سۆشیال میدیا بەم شێوازە پڕ هەژمونی و کاریگەرێ بێتەکایەوە ئەڤانخان لە ڕاستیدا ئێمە نەمان ئەتوانی ببین بە ڕۆژنامەنووس. جاران ڕۆژنامەنووس تەنها جیلێکی دیاریکرااو بوو لە کۆمەلگادا. من نێرەر بووم کە ڕۆژنامەنووسم بە ڕێزت وەرگر بووی باشە لە کاتێکا ئێستا
تەواو هاوکێشەکە پێچەوانە بۆتەوە خات و قەدەم خێر من لە هەمان کاتا نێرەرم لە کاتێکی ترا تو ئەبی بە نێرەر من ئەبمەوە بە وەرگر واتە شتێکی پێڵێن سەحافە المواطن هاوڵاتی ڕۆژنامەنووس سوۆشیال میدیا و ئەمریکانی پەیوەندی وای کرد تەواوی هاوڵاتیان لە دنیادا بکەن بە ڕۆژنامەنووس ئەمەش ونبوونی ناسنامی ڕۆژنامەنووسی ڕاستەقینەیە لە کۆمەلگادا بۆ نمونە ئەمە تەنها بۆ سوۆشیال میدیا ڕاست نییە بۆ مۆبایلەکەی دەستی ڕۆژنامەنووسێکیش ڕاستە کە بە مۆبایلەکەی خێرا هەواڵەگەگەێنێ ناتوانێت لەو کاتە ئامێرەکانی پەیوەندیکردنی ڕۆژنامەوانەکەی ئامادەنیە بە مۆبایلەکەی دەستی خێرا وێنەیەک دەگرێ ئێستا هاوڵاتی لە هەمان کاتا بۆتە وێنەگر و بۆتە ڕۆژنامەنووس هەم وێنەکەی پێگرێ هەم هەواڵەکەی پێگەێنێ ئەمە لە دیوە ئەرێنیەکەی و ئێمەی کرد بە ڕۆژنامەنووس وای کردووە تەنان بۆ پێداویستی ڕۆژانەمان ئێمە سوۆشیال میدیا بەکار ئەهێنین بۆیە لە یەکێک لە ڕووداوە سەیرەکانی ئەم هەفتەیەدا من بینیم لە بناری بیتوێنی خۆمان حاجیەکی خۆشەویست کە ئەمە دەلیلە لەسەرەوەی کە سوۆشیال میدیا بۆتە کللتور تێکەڵ بە کللتورمان بووە حاجیەکی خۆشەویست داوا لە حاجژن دەکات کفتەیەشی بۆ بکە لە ڕێی سوۆشیال میدیاوە پێداویستەکانی ئەم کفتەی خوانی ئێوارەمان چییە من بۆت ئامادە بکەم و بۆت بهێنمەوە قسەم لەسەر ئەوەیە لە گەنج تێپەڕ بووە بۆتە بەشێک لە ژیان بۆتە بەشێک لە کللتور بۆتە بەشێک لە بیرکردنەوەمان ئەمە لایەنە ئەرێنیەکەی بەڵام بێگومان لایەنی نەرێنیشی زۆرەوە ئێمە ناتوانین بێدەربەست بین وەکو عەرەب ئەڵێ لا یستەغنی عنه بێاحتیاج بین لەوەی کە نەتوانین باسی ئەم بربەست و لەمپەرانە بکەین هات لەگەڵ ئەوەدا ئێمە ئاشنا نەبووین بە شێوازی بەکارهێنانی دەواازەیەکی گەورەی لەبەر ئێمەدا کردەوە ئێمە فێری بەرپرسیارەتی نەبووین ئێمە فێری وردبینی نەبووین ئێمە فێری دیقەتدان نەبووین ئێمە فێری بەڵگەن نەبووین ئەم هەواڵانە پشڕاستکەینەوە کاتێ من بە تەلەفۆنەکەی خۆم تەلەفۆنەکەم بۆ کەناڵێکی ئاسمانی ئەمەوێ پەیوەندی بگرم لەبەر ئەوەی هێشتا تاکی ئێمە فێری ئەتەکێتی پەیوەندیکردن نەبووە تاکی ئێمە دێخۆ تەفریقەکاتەوە ئەوەی لە ناخی خۆیدای هەڵی ئەڕێژێ بەرامبەر بە یاسا بەرامبەر بە کللتور بەرامبەر بە ئاین بەرامبەر بە پیرۆزی بەرامبەر بە سەرکردا بەرامبەر بە دابوونەریتی گشتی بەرامبەر بە عرف و عادەت بەرامبەر بە بەهای باڵای کۆمەلگا بەرامبەر بە دایک کە ڕەمزێکی پیرۆزی کۆمەلگایە بەرامبەر بە ئافرەت کە نیوەی کۆمەلگا و دایکی نیوەکەی ترێتی بەرامبەر بە تێگڕای سمبولەکانی کۆمەلگای ئێمە سوۆشیال میدیا دێچیەکات دێ ئامریکانی پەیوەندی تەلەفۆن و مۆبایل دێ بێڕەحمانە لێی ئەدا تەبان ئەمە خۆیان نین ئامریکان دەسەڵاتن بێ زمانن ئەوە ئێمەین بەکارهێنەرەکانین لە ڕاستیدا دین ئامریکان بۆ مەبەستە بەکاردێنین و ئەنجاوامان کرد ئێمە ناگەڕێنەوە بۆ جاران ئەگەر ڕۆژنامەیەک بابەتێکی بڵاو بکردایەوە بێگومان سەرچاوەکەی باز دەکرد بەڵام ئێستا لە کۆمەلگادا دەوترێ ئەوەی لە سوۆشیال میدیادا باز دەکرێت بێدایک و باوکە یعنی نەتی زانیاریەکی لە ڕاستیا بێ سەرچاوەیە ڕاستە فەرمووی ئوستازگیان بەنسبەت ئەو حاڵەتی کە جەنابەت باست کردن پێم وابێ ئەکرێت ئەگەر شتێکی لێ وەرگرین ئەگەر 10 ساڵ پێش ئێستا یان حاڵەتێک دروست بوو کە لەوانێت 10 ساڵ پێش ئێستا فەرقی لەگەڵ ئێستا زۆر هەبێت لە ڕووی مەسەلە گەشە سەندن و پێشکەوتنی ئامێرە ئەلکترۆنیەکان و لە ڕووی پێشکەوتنی مەسەلە تۆڕە کۆمەڵایەتەکان سایتەکان یعنی کۆمەڵێک کەناڵی ئەنتەرنێتی پەیدا بۆ لە تویتەر لە یوتیوب لە ناز یعنی کۆمەڵێک شت لەمانە بەڕاستی ڕۆژ بە ڕۆژ دەنگە خێرا یعنی ئەکرێت ئەگەر ئێمە چەند ساڵ پێش ئێستا دایان ساڵ پێش ئێستا ئەگەر نازناوی هەموو جیهانمان ناو نرابێت بە مەسەلە وەکو لادەیەکی بچووک ئەولەمە وای کردووە کە هەموو جیهان بکاتە لادەیەکی بچووک بەڵام ئێستا بەهۆی گەشە سەندنی ئامێرەکانی پەیوەندی بە تایبەتی ئەو مۆبایلە زیرەکانی کە ئێستا هاتووە مەسەلە ئەو ئامێرە پێشکەوتوانە کە جاران ئەکرا مەسەلە کۆمپیوتەرێک و شتێکی گەورە و ئەم لاولا ئێستا هەر لە ڕێگەی مۆبایلێکی زیرەکەەوە ئەتوانێت زۆرترین پەیوەندی دروستکە ئەتوانێت زۆرترین شت مەسەلە کۆپی بکە ئەتوانێت زۆرترین شت بڵاو بکاتەوە ئەتوانێت حتا بچێتە ناو شتە زۆر تایبەتیەکانی ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە کە ئەبینین هەروکو مەسەلە وەکو ئەو هاکەرانەی کە ئەچنە ناو مەسەلە تۆڕە کۆمەڵایەتی ئەکاونتی ئەو کەسەوە شتەکانی ئەبینێ ئەمە بەڕاستی وای کردووە ئەگەر جاران ئەم نازناوەمان ئێستا بچووکتر لە لادەیەک ئەبێت جیهان ئەژمار بکرێ بۆیە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەڕاستی خۆی لە خۆیدا لەگەڵ ئەوەی کە بواری ئەرێنی هەیە یاخود ئامێرەکانی پەیوەندی لە بواری ئەرێنیە ئەتوانێت تاکەکانی کۆمەلگا بەکاری بێنێ بەڵام چەند ئەوەی کە سوودی هەیە سەرباری ئەوەش مەسەلە کێشە و گیرروگرفتی لە ناو کۆمەلگادا دروست کردووە و لە پێناوی ئەو کێشە بە تایبەتی لەم ساڵانەی دواییدا کە بە تایبەتی لە ساڵی 2010 کە لە چاو ئێستایە
یعنی ئەگەر یاساکە پێویستی بەڕاستی لە مەرحەلەیەدا پێویستی بە تعدیلکردنەوەیکی تریشە بێ یعنی فترەکە زۆر نییە مەسەلە بە تایبەتی ئەو یاسای ژمارە شەشەی کە ساڵی 2010 دەرچوو لە پەرلەمانی کوردستان و کۆمەڵشتی ئاماژە پێداوە کە گرنگی خۆی هەیە کە تا ئەم مەرحەلەیە ئەگەر ئێمە بچینە بوارەکەەوە ناڵێن بۆشایەکی یاساییمان هەیە بەڵام ئەکرێ شتی بۆ ئیزافە بکرێ ئەکرێ شتی بە قوتری بۆ داونێت تاوەکو زیاتر ڕێگری بکە لە بەردەم ئەو شتانەی کە ئەو کارە قەدەغەکراوانەی کە ئەو کەسانەی بەکاربەری تۆڕە کۆمەڵایەتەکان و سایتەکان و ئامێرەکانی پەیوەندین بۆ زیاتر محکەمکردن چونکە بەڕاستی بە تایبەتی کۆمەلگای ئێمە یعنی یەکێک لەو شتانی کە لە مانگی 12 داواکاری گشتی ئاماژەی پێدا و سەررجەم مەسەلە لایەنەکانی لێ ئاگادار کردوێتەوە بە تایبەتی نامەیەکی تایبەتی نردووە بۆ وەزارەتی ڕۆشنبیری ئاماژە بەوەکە کە چیتر ینی خەریکە لە حاڵەت دەرەچێ خراپ بکە ینی چۆن بۆتە دیاردەیەکی زۆر خراپ بە تایبەتی لە 4 ساڵی پێشودا ئامارێکەدا کە زۆر ترسناکە ئەو ئامارەش بریتێلەوەی لە 6,100 شتێک یعنی کە داوا کراوە لەسەر ئەوەی کە خەڵکی دژ مەسەلە داوای هەبووە سکاڵای هەبووە لەسەرەوەی کە خراپ مەسەلە سمعی لەکەدار کراوە خراپ مەسەلە چون تەشهیری پێکراوە جوێندانی پێکراوە وێنەی بڵاو کراوەتەوە بە هەر جۆرێک لەم جۆرانە ئەبینی لە 6,000 ئەوە 5,000 شتێکی بەڕاستی سزادراوە بۆیە بە تایبەتی ئەوانەشی کە سزادراون زۆربەی زۆریان گەنجانن بۆیە ئەمە مەترسێکی زۆرە هەتا دادگاکانیش سەرقاڵە بێ پێوەی حتا بەندیخانەکان پڕە بن لەو حاڵەتە چونکە لە کەمترین سزایدا ئەو کەسانی کە بە مادەی 6 ئامێرە پەیوەندیەکان خراپ بەکارهێنانی ئامێرە پەیوەندیەکان سزا ئەدرێن بەڕاستی عقوبەکەی قورسە چونکە کە کاتی ئاماژەی پێدا یەکێک لەو حینانەی ئەڵێ کە سزا ئەدرێت بۆ ماوەیە کە بند دەکرێت کە لە 6 مانگ کەمتر نەبێت و لە 5 ساڵیش زیاتر نەبێت يعني لە 6 مانگ کەمتر نەبێت کەواتە هەر کەسێک کە ئیسپات بوو بەسەریە لە محکەمە یعنی بینی کە ئیسپات بوو بەسەر ئەو سکاڵا لەسەر کراوە ئەو کاتە کەمترین حکم بۆی 6 مانگە بۆیە ئێمە ئەمانوێ ئەمە بە هەموو لایەک بڵین کە بەڕاستی ئەگەر بکەوێتە سکاڵاکردن و سکاڵا تۆمار بکرێت لە دادگاکاندا بەڕاستی حاڵی ئەو کەسانە زۆر خراپە بێ چکە 6 مانگ جاری وهەیە لە ڕێگەی جنێودانێکەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە لە هەر شوێنێکەوە کە تەشهیر بە کەسێک بکەیت چکە یاساکە کۆمەڵێشتی ئاماژە پێداوە لەوانە مەسەلە ئەڵێ هەر کەسێک ئەگەر بە خراپی تەلەفۆنی خانەی واتە مۆبایل یا ئامێرێکی پەیوەندی کردنی تەلدار یا بێتەل باشە یا ئەنتەرنێت یا پۆستی ئەلکترۆنیک چکە یاساکە زۆر بە تەفسیل هەمووی ئاماژە پێداوە هەتا ئەنتەرنێت هەتا پۆستی ئەلکترۆنی هەتا هەڕەشەکردن تۆمەت هەڵبەستن جنێودان یاخود بڵاوکردنەوەی هەواڵی هەڵبەسترا و ئەنجاری وایە هەواڵێک درۆیە بەڵام هەڵ ئەبەسترێ و بڵاو ئەکرێتەوە کە ئەمە ئەکرێ کەناڵەکانی ڕاگەیاندنیش بگرێتەوە چونکە دوجار ئێمە ئەومان بیر نەچێ کە کاتێ باسی ئامێرەکانی پەیوەندیەک کرێت یەکێکیش لەو ئامێرانەی کە پەیوەندی پێوەکرێ لەگەڵ خەڵکیە بریتێ لە کەناڵەکانی ڕاگەیاندن کەواتە کەناڵەکانی ڕاگەیاندن لە یەک کاتە هەم ئەبێت بلکەچی یاسایی ڕۆژنامەنووسی بن هەم لە یەک کاتە ملکەچی یاسای 6 خراپ بەکارهێنان ئامێرەکانی پەیوەندی ببنەوە و ئەوەی 6 یاسای ژمارە 6 کە قەدەغەکردنی خراپ بەکارهێنانی ئامێرە پەیوەندیەکانە سزاکەی قورسترە لە یاساکانی ڕۆژنامەنووسی بۆیە زۆر جار ئەگەر کەسێک ئەگەر سکاڵاکارێک بێوێت زیاتر عقوبەکەی تەجدیدکە ئەو یاسایە تەواوی ئەم فقرانە بگرێتەوە کە لە یاسا ئاماژەی پێدراوە ئەتوانێت سزاکەی زیاتر قورس بکە لەسەری و بەو شێوەیە و لێک کاتە کە ئەڵێ کە لە 6 مانگ کەمتر نەبێ و ئەوەشی لەگەڵا داناوە کە سزاکەی لە 1 ملیۆن دینار کەمتر نەبێ و لەگەڵ هەمان کاتە 5 ملیۆن دینار زیاتر نەبێ ینی مەسافەیەکی بۆ داناوە حاکم بەپێی ئەو زیانەی کە بەر سکاڵا کار کەوتووە ئەتوانێت تهدیدی ئەو حاڵەتە بکە بۆیە من پێم وایە ئەو ڕوونکردنەوەی جەنابەت لەجێ خۆیدایە بەڵام ئەوەی گرفتی
نەبوونی یاسامان نەبوونی هۆشیاریمانەیە ئەوەندە گرفتی نەبوونی یاسامان نییە. یعنی یاسای ژمارە 6 بەڕوونی هاتووە ماف و ئەرکەکانی دیاری کردووە بەرامبەر بە بەکارهێنەر. یاسای ژمارە 35 ساڵی 2010 پەرلەمانی کوردستان بۆ کاری ڕۆژنامەگەری هاتووە ئەرکەکانی ڕۆژنامەی باس کردووە، هاتووە ئەرکەکانی ڕۆژنامەنووسی باس کردووە، هاتووە سەرپێچیەکان و تاوانەکانی باس کردووە. بەڵام بڵێ ئەم یاسایەکە یاسای ژمارە 35 تەنها تایبەتە بە میدیای چاپکراو بە تایبەت یعنی ئەمە ڕخنێکی قوڵ یاسای ڕۆژنامەگەریەکە تەنها ڕۆژنامەی تەقلیدی ئەگرێتەوە، نەچووە بۆ تیڤی، نەچووە بۆ سینەما، نەچووە بۆ ڕادیۆ، تەنانەت هەر خۆی نەداوە لە قەرەی سۆشیال میدیا. بەڵام سەبارەت بە پەیوەندی من پێم وایە گرفتەکە هۆشیاریە. ئەم هۆشیاریە بێ لەسەر سێ تاگ ئێمە ئەم هۆشیاریە بڵاوکەینەوە. ڕەنگە یاساکان ئەگەر هەمووشمان سزا بن خێری کۆمەلگانە بێ هەمومان بچینە زیندانەوە، بەڵکو لە ڕاست چارەسەریش نابێ. بەڵکو چارەسەر من پێم وایە ئێمە پێویستمان بە هۆشیاری لەسەر ئاستی تاکو خێزان بەیەکە وەکو منزومەی کۆمەڵایەتی، لەسەر ئاسی کۆمەڵگەی مەدەنی وەکو مؤسساتی کۆمەڵگەی مەدەنی و دامەزراوەکان و ڕێکخرا و یەکێتیەکان و کۆمەڵەکان و سەندیکاکانی تایبەت بە میدیا لە ناوی لە قەوسێکا تایبەت بە میدیا و لەسەر ئاستی سندیکا ڕۆژنامەنووسیەکان و لەسەر ئاسی ڕۆژنامەنووسان و لەسەر ئاسی حکوومەتیش ئاستی وەزارەتەکان ئوستازگانی سایەکێک لەو شتانە کە ئاماژەم پێداوتم نامەیەک لەلایەن داواکاری گشتی و گەشتۆتە وەزارەتی ڕۆشنبیری بۆ ئەوەی هەموو لایەک ئاگادار کاتەوە تەواوی کەناڵەکان ئاگادار کاتەوە ئیش بکەن لەسەرەوەی کە ئەم حملەیەکی بەردەوام بکەن لەسەرەوەی کە خەڵکی ترچی تر خراپ ئەم ئامێرانە بەکار نەهێنێ. بەڵێ لە مەسەلەی هۆشیاریشە بەڕاستی پێم وابێ کەم تەرخەمێکی زۆر هەیە. ئێمە یاسایەکی زۆر ڕێک و پێک و باشمان هەیە کە ئەتوانێت تاکەکانی کۆمەلگەر لە ڕێگەی ئەو یاسایەوە ینی پارێزگاری لە مافەکانی خۆیان بکەن. بەڵام ئەوە لە ئەرزی واقعدایە کە مەسەلە کە یاساکە بۆ مەسەلە هین ناکرێت بۆ ئەوە یەکەم وشیاری تاک لە بەرامبەر بەوەی کە نازانێ ئایا ئەو تاوانەی کە لە ڕێگەیەکی پەیجێکەوە سایتێکەوە شوێنێکەوە بەرامبەری ئەکرێ نازانێ ئەم تاکە مەسەلەم ئەتوانێت لە ڕووی یاساوە مافی خۆی بەدەست بهێنێتەوە. ئەمە وشیاری تاکمان نییە لەم ڕۆ کە مافەکانی پارێزراوە لە یاسادا و حاڵەتێکی تر ئەوەیە تەواوی ڕێکخراوەکان تەواوی مەسەلە کەناڵەکان نەیانتوانیوە تا ئێستا کەناڵەکانی ڕاگەاندن هەتا ئاستی وەزارەتەکانی کە معنین بەو بوارە نەیانتوانیوە ڕۆڵی خۆیان بە تەواوەتی ببینن لەو بوارە. بۆیە یعنی ئەکرێت یەکێک لە گرنگترین شت کە بکرێت هۆشیارکردنەوەی تاکە لە خراپ بەکار نەهێنانی مۆبایل. یعنی ئێمە کاتێک کە ئەم بابەتەی ئەم ئامێرانە هاتە ناو کوردستانەوە بەڕاستی هەم زەمینەی ژینگەی وڵاتەکەی ئێمە ینی ژینگە نەبوو چون کە پێشتر هیچ ڕۆهۆشیارێک نەدرابوو بە تاک کە چۆن بەکاری بێنێ. بۆیە ئەبینی ئەم ژینگەیە کەواکە لە ڕووی فکر و دابوونەریتەوە زۆر تەبیعیە بەلای تەشیرەکە بە کەسێک جنێو ئەدا بە کەسێک یعنی ئەمانە خراپترین شتن کە ڕوبەڕووی ئەم یاسا بنەوە. بۆیە یاسا دوجار کەوتۆت جێبەجێکردنی یاساکە دوجار کەوتۆتە سەر ئەو کەسێک کە سکاڵاکە چکە ئەگەر کەسێک نەبێت سکاڵا بەرێتە بەردەم دادگا هیچ کاتێک دادگا خۆی نایەت ملی نەفەرەکە بگرێ بڵێت تۆ لەم سایتەوە جنێوت پێدراوەرە من مافت بووە سەنم. بۆیە دوجاریش کەوتۆتە سەر وشیاری تاکەکانی ناو کۆمەڵگە. ئەگەر ئەڤان خان ئەوسا ئەگەر زیاتر بینە سەر ئەوەی ئێمە بەڕاستی ئاستی ڕۆشنبیری تاک لە شێوازی بەکارهێنانی ئەم ئامێرانی پەیوەندی و بۆچی بەکاردێەوە چۆن توانین سوودی لەبێت چۆن لایەنە ئیجابیەکەی زۆرتر بەکاربێنین و چۆن نەکەین بە هۆکارێکی سلبی بکەین بە خاڵی یەکەم خاڵی دووەم بکەین بەوەی کە یاسا بێ ئەم ڕێگریە بکات. ئەگەر تاک شارەزایی هەبێت لە بەکارهێنانە ئەگەر ئەتەکێتی پەیوەندیکردن و پەیوەندی پێوەکردن و پەیوەندی وەرگرتن وەکو ئەتەکێت بەکار بێت و دوورکەوینوانە لە شێوازە ناشرینەکانی پەیوەندیکردن پێم وایە یعنی بەشێک لە کێشەکان حەل بن. خاڵەتە یەکەی کە بەداخەوە هەر لە کۆمەڵگە ئێمە باسی ژینگەت کرد ئاڤان خان. ژینگەی کۆمەڵگەی ئێمە یعنی ئەگەر بین ساڵ بۆ ساڵ ینی بەرەو خراپتر ڕۆیشتوە لە ڕووی ئاڵۆزی و کێشە و گرفتەوە. ئەمڕۆ بە تایبەت ئێمەڵێن زۆرینەی لە گەنجانان زۆرینەی گەنج بێکارە. ئەو بێکاریە هۆکارێک بۆ ئەوەی لە جیاتی کاتە فراغە زۆرەکەی پڕ کاتەوە بەلایەنە ئەرێنیەکەی بەکارهێنانی بەداخەوە خێزان و کۆمەڵگا کەم تەرخەم بۆ لەوەی ئێمە گەنج بە پلان و بەرنمەیەک وا لێ بکەین ئەم با بڵێن شارەزایی زۆرە ئەم معلوماتە زۆرەی کە بە ئاسانی هاتۆتە بەردەست بەبێ هیچ مەصرفێک هاتۆتە بەردەستی ئەم لە جیاتی سوودی لێ بێنێ دێ کاتی فراغی خۆی پڕکاتەوە بە زیان پێگەاندن بە بەرامبەرەکەی دروستکردنی ئەم
هۆشیاریە کارکردنێکی بەردەوامی دەستگاکانی ئەعلامیەوە کارکردنێکی بەردەوامی منەظەمات و لایەنی پەیوەندیداریەوێت و بەڕاستی دەستگا حکوومیەکانیش ڕقابە و ئاگاداربوون ئێمە بەڕاستی ئەو بەبێ با بڵێن بەبێ هیچ چاودێریکردنێک کرانەوەی هەموو شتێک لە بەردەم کۆمەلگایە بۆ کۆمەلگە داخراوەکان و ڕۆژهەڵاتیەکان ئەمە خەلەلێکی گەورە دروست دەکات بە تایبەت کە ئێمە ینی ئەوەی کە من بینیم ئەوە باسەکات کە ڕێژەی بەکارهێنانی ئەم ئامێرانە لە گەنجی شەرقیا زۆرتر لە گەنجی ئەوروپیە گەنجی ئەوروپی ئێستا زیاتر خەریکی خوێندنەوە خەریکی پرۆژە و ینی پێگاندنی خۆیەتی بەداخەوە گەنج لای ئێمە لە جیاتی ئەمانە بەکاربێنێ بۆ خۆ پێگاندن کردێتی بە ئەمڕازی تەفریغ و خۆبەتاڵکردنەوە و کات بەسەربردن و زۆر بەکەمی ینی ئەوە جێی خەفەتە زۆر بەکەمی ینی بۆتە بەدیلی معلومات بۆتە بەدیلی بیرکردنەوە گەنجی فێری تەماڵی کردووە هەموو شتێک بۆ ئەم ئامێرانەوەی کردەوە هەموو شتێک بە ئاسانیەتە بەردەستی بە تەلەفۆن داوای خواردنیژەکە بە تەلەفۆن لە جیاتی یانی هیچ جۆرە جوڵەیەک بیر لێ ناکاتەوە هیچ جۆرە تعاملکردنێک بیر لێ ناکاتەوە و بەداخەوە یعنی یەکێک لە بەرنامەکانی کەش باسی پەیوەندی کۆمەڵاتیەکانمان کردوای کردووە پەیوەندی زۆر لاواز بێ لە بینی خێزانە لە بینی تاکەکانە لە بینی هاوڕەکانە بە ینی یەکێک لەو سەری دنیا تعامل لەگەڵ یەکێکی ئەم سەری دنیاکە بەڵام ئەمەدەنی لەگەڵ لەمەی تەنیشتیا دانیشتووە قسە بکات ئەمە گرفتێکی یەکەی گەورەیەکە ئەمە خەتم خێر لە ڕاستی ئەو پەیوەندی جنابەت باسیەکەی فراوانی کردووە بەس من پێم وایە زۆر ڕووکەشانەیە زۆر ڕووکەشانەیە ئەو پەیوەندی سوۆشال میدیا بۆ ئێمە فراهم کردووە پەیوەندێکی ئفترازیە گریمانەیە ڕەنگە من لەگەڵ هاوڕەیەکی فلیپینی ماچوزانم ئەوروپیمە هاوڕێ بم بەڵام ڕۆژە لە ڕژان لە نەخۆشببوونمە لەگەڵمانە ڕۆژە لە ڕژان لە دابینکردنی پێداویستێکمان لەگەڵمانە من هاوڕاتم لەوەیە کە پەیوەندیە ڕاستەقینە کۆمەڵاتیە پرسۆزەکەی نەهێشتووە بۆ وێرانی کردووە بۆتە بەدیلی ئەو حاڵەتە بەڕاستی حاڵەتێکی تریشەیە کاک دکتۆر ینی مەسلەی کێشە کۆمەڵاتیەکانی ناو خێزان بەڕاستی فەیسبوک تۆڕە کۆمەڵاتیەکان بۆتە یەکێک لەو ماڵکاولکارەی کە مەسەلە لە نەتیجە وای لێ ئەکات بە تایبەتی خێزان لە یەک هەڵەوەشێنێ ینی زۆربەی زۆری ئەو کێشانەی کە ئەمڕۆ لە دادگاکانە ئاماژەی پێ ئەدرێ کە سزا ئەدرێن حکم ئەدرێ کە لە نەتیجە تەلاق بەرهەم ئەهێنێ ئەم تەلاقە هەمووی زۆربەی زۆری نەتیجەی ئەم خراپ بەکارهێنانی تۆڕەکانی پەیوەندیکردنەوە لە ناویشانە بە تایبەتتر فەیسبوک چونکە ئەبینی ژن و مێردێک کاتێکە بەس تەنها ئێواران یەک ئەبین خۆ ناکرێ مەسەلا ژنەکە لەولاوە خەریکی لەگەڵ فەیسبوک بێ و پیاوەکە خەریکی ئەوە بێت و لەبەرەوە لە نەتیجە وای لێ سات دووسڕیەکی پەیوەندی ڕۆحی لە نێوان تاکەکانە دروست ئەبێت دوجاریش بە تەلاق کۆتایی پێ و ئەو زیانەشی کە ئەبێتە سەبەبی تەلاق دوجار ئەوەی کە قوربانیە لە مەوزوعەکەدا بریتە زیاتر لە نەمینەکە ئەگرێتەوە بە دەرەجەی یەکەم و مناڵیش ئەگرێتەوە چکە لە کاتێکا گەری من نمونەیەک بێنینەوە نمونەیەکی ینی سەیرم خوێندەوەیکی لەوانە کە جیابوو بۆ لە مێردەکەی علاساس زۆر ژیانێکی خۆشیان بردۆتە سەر تا ئەو کاتەی کە لە ڕێگەی تۆڕەکانی کۆمەڵاتیەک و ئافرەتێک هاتوۆتە ناو ژیانیانە و بۆ تەمایی تێکدانی ژیانیان دوجار ئەم ئافرەتە بۆتە قوربانی هەم ماڵی لێ تێک چووە هەم وای لێ هاتووە کە حتا ینی وای لێ هاتووە کە دەوروبەرەکەشی ینی ئەوی تریشیان دەوروبەرەکەی سیقەی پێنەگەن کەواتە لە یەک کاتە پیاوەکە بۆتە سەبەبی ئەوەی کە مەسەلە دوو ئافرەت هەڵبخەڵەتێنێ ئەوی تریشی نەهێناوە ماڵی لە میشتێک داوە ببورن مامۆساتخوا داوای لە بردنەکەم ئێستا کاتی ناوبڕێکە لە بەرنامەکە دواتر یەم وەلای مامۆسا بۆ تەواوکردنی بابەتەکە دەستان خۆش بێخوا بیرەلانی بەڕێز ئێستا چینە لای ناوبڕێک و دوایی دێنەوە لاتان بۆ تەواوکردنی بابەتەکەمان دووبارە سڵاو بینەرانی بەڕێز دێنەوە لاتان بۆ تەواوکردنی بابەتەکەمان ببوورە مامۆسا قسەکەم پێ بڕێت وتمان زیان و زەرێکی زۆر لەم ئامێرانە کەوتوتە لە کۆمەلگا لە ڕوانگەی جەنابتەوە کە ویستت قسەیەک لەسەر ئەوەی ئاوان خام بکەیت پێت وایە چییە ئەو ینی بەشێک لەو زیانانەی کە گەورە بەشێوەیەکی گەورە کاریگەری دروست کردو لەسەر لە ڕاستیان زیانەکان زۆر و فرەڕەهەندن چۆن لە ڕاستای ئیجابێتەکانی زۆر و فرەڕەهەندن لەمان کەشتا خاوەنی زیانگەلێکی زۆرە بەتایبەت لەسەر ئاستی بیرکردنەوە و لەسەر ئاسی هەنگاوەکانی نەوەی نوێ گەنجان بەڕاستی وای کردووە خەلەلی دیراسی دروست بووە لە هەموو دنیادا سۆشیال میدیا تەواوکاری پرۆسەی خوێندنە و میدیا بەشێکی تەخەسوسی بریتە لە میدیای پەروەردەیی دەبێت بە تەواوکاری پرۆسەی خوێندن بەڵام بەداخەوە جاری وای سۆشیال میدیا و ئامێرەکانی مۆبایلی زیرەک
لە نەتیجا ئەبن بەمایی ساردبوونەوە و وەکوڵێ پاکەوتنی خوێندکار و ساربوونەوەی لە خوێندن ئەمە دەتوانین بڵین یەشێکە لە ئافاتە گەورەکان کە لە سوۆشال میدیاکەوێتەوە لایەنێکی تر وەکوتمان پەیوەندی ڕاستەقینەکە ناهێڵێ پەیوەندێکی ڕوحی ناهێڵێ پەیوەندێکی ڕووکەشانە دروست دەکا و لە نەتیجەشە جاری وایە ژیانی خەڵک بە شێوەیە گوێران دەکاتەوە بە مافی خۆتی ئەزانی بچیتە ناوردەکاری ژیانی کەسەکانەوە ئەمە چیە تۆ باسی وەزیرێکەکەی باسی مدیر عامێکەکەی باسی گەندەڵی حاڵەتێکەکەی بەڵام لە نتیجەیە پێت ڕەوایە بچیتە ناوردەکاری ژیانیەوە وەزیر خۆی گەندەڵە علاقەت بە مافی خێزان و کەس و کاری و کچی و کوڕیەوە هەیە مەسەلەن تۆ ئەچی لاپەڕەکانی ژیان و دوای کاتژمێرەکانی دەوامی سیر ئەەکەیت و تەسویرەکەیت و هەڵی ئەدەیتەوە ئەمانە بەدەل لە کێشە کۆمەڵایەتیان ئێمە کێشەیەکی تریشی دروست کردو کێشەی بێمتوانەیی سیاسی ئێستا هەتا لە فەزای سیاسیدا حزبەکان بوون بە حزبی فەیسبوک ئەوەی لە فەیسبوکەوە پەیامەکانی یەکتر دەبیستن ئەوەنە لە کۆڕ و کۆبنەوە یەکتر نابیستن ئەم بێمتمانەی سیاسی کە لەم فەوزایی کە هاوڵاتی ئێمە زۆر گرفتارە زۆر ماندووە بێپارەیە بێبوجەیە بێنەوتە بێ ئاوە بێ ژیانە بێ هەموو شتێکە سۆشال میدیا دێ ئەبێ بە ئامرازێکی ماندووکەرتر لە واقعەدا ماندووی ئەکا مەسەڵ ڕۆژان نەتوان بەس لە هەواڵی موچەوە سیرکە خات و قەدەم خێر موچە هات موچەی خانەنشین هات موچەی پێشمەرگەوای لێ هات موچەی بەغا گەیشتەوێ ئەم یاریکردنە بە شعوری تاک بە شعوری خوێنەر بە شعوری بینەر لە نەتیجە بینەری ئێمە زیاتر ماندوو دەکا وای لێ دەکا بە بەڕاستیەکانیش بڕوان ناکات تۆ لە سەردێ ڕووماشێتە بۆ نووسیوە موچەی بەغا گەیشت کاتێککە ئیخوێنیتەوە ئەڵێ موچەکە ئەگەر حکوومەتی هەرێمنەوە تەسلیم کا و ئەگەر بێت و پەرلەمانی عراقی میزانی کوردستان بەشە میزانی کوردستان زیاد بکات و ئەگەر بێت و کێشە هەڵپرسەوەکان حل بکرێت ئەو کاتە ئەگات لە نەتیجا هیچ ڕاستێکی تیانە بۆیە بەشێک لە ڕازگۆیی زەرورە ئێمە بگەڕینەوە بۆ سۆشال میدیا و گەورەترین ئافاتێکی ترکە من لە ناو سۆشال میدیادا دەیبینم مەسلەی بێسەرچاوی زانیاریەکانە یعنی بەڕاستی زانیاریەکان بێسەرچاون وای لێ هاتووە هەرکەس هەواڵی درۆ زۆرە بێ و لە نەتیجەچە لێپرسینەوە کەم دەبێ بۆیە من بۆ مەسەلەی چارەسەر کۆمەڵی خاڵم لێدایە بەس با بوار چەند خاڵێکم هەبووە لەسەر ئەو زیانە گەورانی کە پێمانە ئێمە وتمان زۆرینەی گەنجە ئیدمان لە لای گەنج دروستەکە ینی چۆن ئێستا گەنج مدمینەوە بە حەشیشە و بە هیرۆین و بەچی ئەمڕۆ ئیدمان بۆ بە بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی و دایمە موبایلەکەی بەدەستێتی مامۆساوتی لە خوێندن دواکەوت و هەر لە بیرکردنەوە دواکەوتوە لە قسەکردن تااقەتی قسە و گفتو گۆی نەماوە هەموو با بڵێن خۆشیەکانی لەو ئەمەری دەستی ئابینە کەمە تووشی نەخۆشی دەرونیەکە تووشی کەمخەویەکە تووشی گرفتی مەفاسیل و پشت و ئەمانەیەکە کە ئەمە کۆمەڵێک گرفتی جەستایی و دەرونی و کۆمەڵی کێشەی کە بە دوای خۆیانێ کە وەکووتمانەگەرەمە زۆری نەشی لە لای گەنج بێ و دوورکەوتنەوە لە خوێندنەوە کێشەیەکی زۆر بۆ پژازکردنەوەی ئەوەی تۆ خات و قەدەم خێر توێژنەوەی کراوە حەزەکەم ئاماژەی پێبم باسی کەناڵی تورجە ناکا کاریگەری ئەم کەناڵە لەسەر مناڵ ئەڵێ ئەم کەناڵە سەبەبێکی هۆکارێکی سەرەکی توشببوونی نەخۆشی ئۆتیزمە کاتێک کە تۆ ئەم کەناڵ لە ڕێی ئایپادەوە بە بەردەوامی مناڵ بەکاری ئەهێنێ وای لێدێ زانەکانی دەنوزانی ئاماژە بۆ دەکەن کە مناڵ ونەوەی نوێ لە قۆناغی هەرزەکاریە پێویستی بەوەی هەرسێ هەستەکانی بینین و بیستن و لە ڕاستیدا قسەکردنی بەیەکەوە گەشە بکە هاوسنگانە گەشە بکە کاتێک کە تۆ ئایپادێک دەدیتە دەست مناڵێک ئەم ئایپادە بۆ منە سەری تیڤەکەکە وی سەری بەرنامەجێگەکە سەری فیلمێکەکە لە نەتیجە بەس ئەیبینێ لە زمانە لی تێناگە لە جوابدانەوەی وەڵامی توانستی وەڵامدانەوەی نییە بەس ئەیبینێ هەستی بینین گەشە دەکات لە نتیجە هەستی زمان بەرەوداوێتەوە بۆیە دوجار وردە وردە زمانی بیر ئەچێتەوە و بێچێک لە نیشانەکانی ئۆتیزمی تیا دەردەکەوێت کە مدیری کەناڵی تورجەنەی ئوردنی ئەڵێ ئێمە داوای لێبدن لە مناڵانی جیهان دەکەین بووین بە سەبەبێکی ئەو نەخۆشی ترسناکە لە جیهان بەداخەوەکەوایە یەکی کە لە گرفتە هەرە گەورەکان کە من تیا بینم ینی نەزانی نرخی کاتە هەردانیشی بۆ یەک لە حزاتەوە نامەیەک سیرکەی یەک سەعات کاتە ڕۆشتووە ینی من پێم وایە عمربان زۆرەی ئەوەی ئەم جیلەی کە ئێستا پێی بڵێن جیلی تەکنەلۆژیای تازە زۆربەی کاتەکانی عمری مامۆسایك باسی لە یۆم محازەرێک بوو باسیەوە کرد کە چەندێک کاتی ژیانمان بەچی ئەڕوات باسیەکرێک گوگەر ژیانمان دابشکەین ئەو کەسەی 60 ساڵەژی چەندەی لە عمری بۆچی بەکاریە باسی کرد 20 ساڵی بۆ خەوە 15 ساڵی هێشتا مناڵێکی لەسەر حساب نییە 20 ساڵی لە ئیشایە ڕۆژێش ساعت چۆ بۆ کار لە 6 ساڵەکە ئەوەی کەی دوسێ ساعتی بەڕێگاوبانەوە ڕوە زۆرینەی ئەوەی کەی کەماوە تۆ ئێستا گەر حسابیکە ئەتوانین بڵێن یعنی بەشە زۆر
زۆرەکەی تەمەنی بە هیچ ڕۆیشتووە زۆر کەمی بەکار هاتووە ئێمە ئەو ماوەیش کەمەش کە ماوە بەدەستمانەوە حتا لە ڕۆیشتن بۆ شوێنانە لە هاتنە هەر خەریکین پڕیەکەی ناوانێ بەداخەوە بەم ئامێرانی پەیوەندی کە ئەمەش هەروای کردووە کە زیانێکە گەورە لە کاتەکانمان بین کاتی عمرمانە هەمووی ڕوە و بە نرخترین سەروەتی ئینسانیش کاتێتی چونکە خۆ کات ناگەڕێتەوە و ئەو بردنەشەوەی کە باسم کرد ئیدمان دروستەکە ئەو بردنەی بینەر و بیسەرەتی یعنی وا لێکە ئەو بارتە جیهانێکی ئەوە قەڵەباڵغەوانێ ئەگەر بۆ لەحظەیەک بچی بە سەعات دەڕۆیت و بە ساڵە ڕۆی بەخۆن نەزانێت تاکید خات و قەدەم خەریکی تر لە زیانەکانی مەسەلە تۆڕ بە تایبەتتر ئەگەر ئێمە ئاماژەی پێ بدەین تۆڕە کۆمەڵایەتەکان مەسلەی هەڕەشەکردنە لە ڕێگەی ئەم تۆڕانەوە بەرامبەر بە کچێک یاخود مەسەلە بەرامبەر بە کەسێک دیارە ئێمە هەر ئاماژە بەوە نەدەین بەستەنها گەنجەکان تووشی حاڵەتی لادان ئەبن لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکان و بەڵکو جاری وا بۆ کەسێکی خاوەن ماڵ و خێزان و مناڵیش بووە لە تەمەنێکی ینی واشا بۆ کە تەمەنی گەورەش بۆ بەڵام لە هەمان کاتە کەوتۆتە داوی ئەو حاڵەتانەوە بۆیە ئەبینی ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە بەکار ئەهێنرێ بۆ هەڕەشەکردن بەرامبەر بەو نامەیە بەرامبەر بەو گرتە ڤیدۆی کە لە بینی هەردووکیانە بووە دوجار جاری وا هەبووە وا تهدیدی بەرامبەرەکە کە ئەگەر پارەم نەیتێ ئەگەر کارتم بۆ نەکڕی ئەگەر مەسەلە ئەوەم بۆ نەکەیت یان ئەگەر نیت پەیوەندێکی ناشەرعیم لەگەڵا نەبەستیت من کۆتا جار ئەم شتانە هەمووی بڵاوکەم و بۆیە ئەمانە بەڵێ ئێمە یعنی ئەو بە شکڵێکی گشتی ڕاستە بەس کێشەکە لەوایە تۆی ئەمە بۆ کەسێکە گەیشتۆتە عقلی گەیشتۆتە کامڵ بوون خەتەریاتی چەنە بۆ کەسێک کە هیچی لێ نازانێت کچێکی تازە پێگەیشت و مناڵێکی تەمەنی یەکی بتەوەستە و ئەمانەیە و کچەیە کوڕە فەرق ناکات کە فێری ناکەی چۆن بەکارێنێت و ئەیتە دەستی ترسناکەکە لەمایە کە تووشی لە خشتە بردنێکێ بە کە ئەو هێشتا دنیای نەناسیوە و لەم تەمەنایەت زۆر یعنی خۆکوشتن و خۆسووتانەوە جاری پێش لە بەرنامە ئاماژەمان پێ کە ڕێژەکان ئاماژە بووین بەشێکی زۆری لەمانە لە ینی هۆکاری ئەمەیە ئەوەی کە گەنجی ئێستا بەرەو ڕۆ ئینتیحارە ڕۆیان یان بەرەو ئینتیحارە ڕۆیان لایانی دەرونی بەڕاستی تێک ئەچێ کە تێک چوو ئێستا مەسەلە یەکێک لەو پزیشکانی کە لە بواری دەرونیە ئاماژە بەوە ئەدا کە زۆرترینی ئەو تێکچوونی ئەو حاڵەتە دەرونیانێک کە خۆی ئەبینێتەوە لە دڵڕاوکێ و کە دڵڕاوکێکەش لە نەتیجەی ترس و هەڕەشەیەکەوە دروستە بێ خۆی بینێتەوە لە بەوەی کە مەسەلە ئەم کەسە مهددە لەژێر تەسیراتی مەسەلە سایتەکان لەژێر تەسیراتی تۆڕە کۆمەڵایەتەکان چکە دوجار ببینین یعنی ئێمە سایتەکانیش یعنی خراپ بە حاڵی گەنجەکانمانەکەن خراپ بە حاڵی تاکەکانی کۆمەڵگە ئەکەن چکە لە نەتیجە سایتێکە بەستەنها بۆ بە دڕەوشتکردنی خەڵکی مەسەلە ئەم سایتانە کە کاتێکرێ بۆیە حەقی خۆیەتی دەستگا پەیوەندیدارەکان بەڕاستی فلتەردانن لەسەر ئەو سایتانە و زۆر باشیش ئەتوانن بیکەن چکە لە زۆر وڵاتی پێشکەوتوی جیهانە بە تایبەتی وڵاتانی وەکو سین و یابان بەو ڕەهاییە نییە کە ئەم ئەنتەرنێت و وینانە هەمووی فشار خراوەتەوە فلتەر خراوەتە سەر و کۆنتترۆڵی ئەو وەزعیان کردووە کە ناهێڵن تاکەکانیان مدمن بن بەرامبەر بەم سایتە بە دڕەوشتیانە و حاڵەتێکی تر هەیە ئەویش ئەوەیە مەسەن لە ڕێگەی سایتە ئەلکترۆنەکان جاری وایە لکاندنی شتێکی خراپە بە شخصێتی کەسێکەوە ئێتر گەندەڵە دزە نەخێر بەدڕەوشتە بۆیە ئەمەش بۆتە موسیبەتێکی تر بەسەر تاکەکانی کۆمەلگاوە کە ئەمە لە کۆتاجارە ئەمانش هەر حاڵەتی سایتە ئەلکترۆنیەکان و تۆڕە کۆمەڵایەتەکان ئەمە ئەکەن و حاڵەتێکی تر ئەوەیە کە جاری وا هەیە ئێمە کێشە کۆمەڵایەتیەکانمان زیادی کردووە کاتێک کە گەنجێک ماڵەوەیان پێی ئەزانێت کە پەیوەندێکی چۆڵی بە جۆرێک لە جۆرەکان ناشەرعی هەیە ناشەرعی بەو مانایی کە گرتە ڤیدۆیەکی لە ڕێگەی چاتەوە لە ڕێگەی ئەمانەوە لەگەڵ گەنجێکە هەیە دوجار گەورەترین کێشە بۆ ئەو تاکەی خێزانە کە دروستەکەن مەسەلە فشاری خەنە سەر ئەمەش تووشی حاڵەتێکی دەرونیە بێ و دوجار وای لێ دێت کە ئەم کەسە هەتا کەسی وا هەبووە کوژراوە یعنی ئافرەت کوژراوە لەسەرەوەی کە نامەیەکی بەهەڵە بۆ هاتووە بۆیە ئەمانە دوجار ئەم ئامێرە پەیوەندیانە یعنی ئەگەر بە شێوازێکی ئەرێنی بەکار نەهێنرێ شێوازە نەرێنیەکەی زۆرتر زاڵە بێ بەسەر تاکەکانی کۆمەڵگەکاری ئەوەی جەنابەت ئەفو قەدەم خێرخان من پێم وایە ئافاتەکان هێندە زۆرن لە ژمارە نان وەکو چۆن لە ڕاستیە ئاماژەم پێدا خاڵە گەش و ئەرێنی و جوانەکانی هاتنی ئەم تەکنۆلۆژیایش بۆ ناو کۆمەلگای ئێمە هەر زۆرە
بەڵام من لەوە دەست بە چارەسەرەکەم پێم باشە بزانین ئەگەر هەم ئافاتە بەم ڕەهەندی و بەم زۆر و زەبەلاحیە بێت چی بکەین وەک تاک وەک خێزان و کۆمەلگا وەک ناوەندی پەروەردەی یەکێ لە توژرانی باری میدیایی ئەیوت جاران و تومانە ڕۆژنامەیەکم بەرێ کۆمەلگایەکت بۆ گۆڕم دوای ئەوە لە نەوەدەکانە وتمان شاشەیەکی تیفین بەرێ کۆمەلگایەکت بۆ گۆڕم ئێستا ئەڵێم سایتێکی ئەلکترۆنیم بەرێ کۆمەلگایەکت بۆ ئەگۆڕم واتە وردە وردە هەژمونونەکە با بڵێن ئامرازەکان گۆڕانکاریان بەسەر هاتووە کاریگەری ئامرازەکان لەسەر ژیانی تاک و کۆمەلگا گۆڕانکاری بەسەر هاتووە ئێمە چی بکەین کە لەبەردەم هەموو ئەمانەی جنابەت باست کرد حاڵەتی مەترسیدارن بەڕاستی و ئەبنە دیاردە چی بکەین بۆ ئەوەی ئەمە نەبێ من لە دیدی منەوە پێم وایە وەک تاک پێویستمان بەوەیە ئەو پەیامەی ئەیڵین و ئەی بیستین و ئەی نووسین خۆمان بە بەرپرسیا بزانین هەم بەرامبەر بە خوددا هەم بەرامبەر بە نیشتیمان هەم بەرامبەر بە خێزان هەم بەرامبەر بە کۆمەلگا بە تەواوی بەرپرسیارەتیەوە هەز بکەینەوەی ئێمە ئەیڵین کاریگەری هەیە یا کاریگەریەکی باشی هەیە لە نتیجایە کاریگەریکی خراپیەیە نزیک ببینەوە لەوەی کە کاریگەریکی پۆزتیف ڕوحی پێکەوە ژیان ڕوحی ئاشتیخوازی ڕوحی لێبوردەیی لەناو کۆمەلگادا بچێنێ ئەمە وەکو تاک پێویستمان بەوەیە ئەوەی ئەیBC نێڵێن شوێن وتیان و دەڵێن نەکەوین واز لە قیل و قال بێنین بەڵکو زانیارێکی بێسەر چاو بڵاو نەکەینەوە لە ئاستی سندیکاکانی ڕۆژنامەوانی و لە ئاسی کەناڵەکانی میدیادا پێویستمان بەوەیە بانگەشە بکەین بۆ ئەوەی تاکی کۆمەلگای ئێمە کار بە توێرێک بک کە توێریشی گرنگی بواری جیهانی میدیاییە کە بریتە لە توێری بەرپرسیارەتی کۆمەڵایەتی ئەلمەسئولە الاجتیماعیە توێری بەرپرسیارەتی کۆمەڵایەتی ئەمە بازیدا بەسەر چەند توێرێکە لە نەتیجە جاران پیاوە بوو توێرێک هەیە توێری ئازادی واتە تۆ وەکو مرۆڤ مافی ڕخنەگرتنی ڕەهات هەیە لە کۆمەلگا دوای ئەو وتیان توێری سۆشیالیستی ئەم توێرەش بەشی خۆی ڕخنە لێژیرە بەڵام توێری بەرپرسیارەتی کۆمەڵایەتی وتیان تۆ بەرپرسیاری بەرامبەر بە مەنزومەی کۆمەڵایەتی کۆمەلگا تۆ ئازادیشت هەیە لە هەمان کاتیشا بەرپرسیارەتیشت ئەگەر بڵێن بەمانەیەکتە ئازادی تۆ تا ئەو شوێنە دەست پێ ئەکات ڕوات کە ئازادیش کەسێکی تێگومان زۆر جوانە دەستخۆش کاتە لێرە تۆ ئەبێ هاوسەنگێک لە نێوان ئازادی و لە نێوان بەرپرسیارەتیە دروستکەی هاوسەنگێک لە نێوان ڕەسەنایەتی و هاوچەرخایەتیە دروستکەی واتە هەموو ئەوەی ڕەسەنە باو باپیری ئەمە کردوێتی ناشرین نییە هەموو ئەوەی دێ جوان نییە هەموو ئەوەی دێش خراپ نییە هەموو ئەوەی دوێنێش بوو باش نییە کاتە ئێمە بێ هاوسەنگێک لێوان ئەمەیە دروستکەین کار بکەین لە ناوەندەکانی خوێندنا بەتابێت ناوەندی میدیایی کار لەسەرەوە بکەین ئێمە توێری بەرپرسیارەتی کۆمەڵایەتی فێری ڕۆژنامە نووسان بکەین کەناڵەکان ڕاگەیان جەخت بکەنەوە لەسەری گەنجان هەن بدێ پێداویستێکی سەرەکی تر کە من بە یەکێ لە چارەسەر بنەڕەتیەکانی ئەبینم کە بە پرۆژەیەک داومە بۆ وەزارەتی پەروەردە هیوادارم لە ڕێگەی بە ئەم بەرنامەی کەناڵی ئاسمانی پەیامەوە جارێکتر بیر بە ڕێز وەزیری پەروەردەی بخەمەوە ئەویش ئەوەیە دانانی وانەیەکی پەروەردەی میدیایی لە ناوەندەکانی خوێندندا ئەگەر ئێمە لە ناوەندەکانە بە تابەتی لە قۆناغی بنەڕەتیە خات و خەدەم خێوانەیەکمان هەبێ بە ناوی وانەی پەروەردەی میدیایی چۆن پەروەردەی مافی مرۆڤمانەیە پەروەردەی نیشتیمانیمانێ ئەم وانەیەمان هەبێ یەکەم دەچوانی بەش ڕاگەاندن بە ئیژ نابن و بەشێکی زۆریان کە بەهۆی لەمپەرەوە مەسەلەن ڕەنگە بەهۆی لەمپەری کۆمەڵاتیەوە کچێکی بەڕێز نتوان لە کەناڵی میدیاییدا کار بکە لەوێ ئەبێ بە مامۆستا وانەیەکی پەروەردەی میدیایی دەڵێتەوە خوێندکار فێری ئیتیکەکە فێری ئەخلاقی ڕۆژنامەنووسی دەکا خوێندکار فێری یاسای ڕۆژنامەنووسی دەکا خوێندکار فێری ئەتەکیەتی قسەکردن لە بەردەم کامێرادا دەکا گەنجی ئێمە ئەتەکێتی زۆر لاوازە کاتێ ئەچێتە بەردەم کامێرا خۆی تەفریقەکاتەوە ئەوەی هەیەی بەرامبەر بە کۆمەلگا هەڵیاڕژێ و خاڵێکی تر ئەوەیە ئەم وانەیە دەبێتە چی دەبێتە هۆی هەموو ئەو چالاکیانەی کە بە مردووی لەدایک دەبن لە قوتابخانەکاندا و کەس تەشجیع خوێندکار ناکا و هانی نادا ئەگەرم وانەیە هەبێ ڕەتێک دروست دەکاتەوە لەگەڵ تەلەڤیزۆنی پەروەردەیدا ئەبێتە تەشجیع بۆ خوێندکار مەسەڵەن ڕۆژی دایکە ڕۆژی ئاڵایە ڕۆژی نیشتیمانە ڕۆژی خوێندنگەیە ڕۆژی مامۆستایە هەموو ئەو ڕۆژە جوانانەی کە هەیە دێ لە ڕێگەی ئەم وانەیەوە کاریان لەسەرکرێ بەرنامەیان لەسەرکرێ ریپۆرتاژیان لەسەرکرێ ئەدێنەوە بە تەلەڤیزۆنی پەروەردەی و دوجار ئێمە ئەگەر سیرکەن ڕێژەی لە ساعات چەندی گەنجەکانی ئێمە خوێندکارە بێگومان ئەتوانین بڵێن ڕێژەیەکی بەرچاوی گەنجەکانی ئێمە خوێندکارە کەواتە مامۆستا یەکێکە مامۆستا لە پێناسەیەکیدا بە تیڤ ماڵ ئەشەپێنرێ ئەڵەن تەلەڤیزۆنی ماڵە لە نەتیجەیە ئەوەی مامۆستا ئێڵێ خوێندکار کاریگەری لەسەر دروست ئەکات و ئەیگەڕێتەوە لە ناو خێزانەکەیدا کەواتە ئەکرێ ئەم وانەیە یەکێکی تر بێت لە ڕاستیان لە چارەسەرەکان چارەسەرێکی تر حکوومەتە پێم وایە ئەبێت دەسەڵات وەزارەتی گواستنەوە گەیاندن لە ڕێی خۆیەوە
بێ بیرکاتۆ لە بازارە ئەم هەموو مۆبایلە بێ خاوەن و بێسیم ئەم هەموو سیمکارتە بێ ناونیشانە چییە بێ خاوەنە چیە لە ڕاستیە پێویستە سیمکار لە نەتیجەیە نەدرێ بە هیچ کەسێک بەبێ ئەوەی کە بەڵگەنامەیەکی فەرمی پێشکەش بکە ئەبێ ڕێگیری بکرێ ئەمە لە ڕاستیە زۆر کوشندەیە حاڵەتێکی زۆر کوشندەیە لە کۆمەلگادا تۆ لە بازارەکانە لەسەر شۆستەکانە ئەبینی دنیا سیمکاردانراوە کە خاوەنی نیە نتیجە ئەم خەڵکانە ئەیکردن بۆ ناوزڕاندنی یەکتر وەزارەتی بابڵین ڕۆشنبیری و دام و دەستگاکانی میدیایی ئەبێ بیرکەنەوە لەوەی خێرا بە پێویستێکی هەنووکەی بزان یاسایەکدان بۆ کۆنتترۆلی سوۆشال میدیا بۆی لەم فۆزای ڕزگارمان ببێ یاسایەکدا بنین ئێمە چی بڵین و چی نەکەین چۆن عقوبە بدەین ئێستا دادگاکان پڕێتی لە کەیسی سوۆشال میدیا حتا دادوەرە بەڕێزەکان سەریان سوورماوە لەوەی بە چ مادەیەک حکمی بدەن چونکە وەکوتمان ئەم یاسایە هیچ دقێکی دیان ێستا بارەت بە سوۆشال میدیا و ئەبێ ئێمە دانیشین وەکو ڕۆژنامەنووسان وەکو توێژەرانی بواری میدیا وەکو خەمخۆرانی کۆمەلگا دانیشین یاسایەک دانێن بۆی ئێمە ژیانی ئەکادیمیمان و ژیانی ئەلکترۆنیمان جارێکی تر ڕێکخینەوە بەڕاستی کۆمەڵی خاڵێکی چارەسەر لە لای خۆم کە ئاماژەم پیاوە مەسا ئێمە وا بکەین باسیەوەم کرد کە لای گەنجە زۆرتر گەنج قائید بێ ینی چۆن وا بکەین ئەم گەنجە جەنابەت لە پەروەردەوە لە یەکەم ساڵەوە دەست پێ کرد کە گرنگە بەڵام گرنگە ئەم گەنجە لە مەرحەلەی پێگەیشتنیشە ئەوەی لا دروستکەین کە پلانی هەبێ بەرنامەی هەبێ کاتەکانی چۆن بەسەر بەرێ تاچەنە سوود لە ڕۆئەرێنەکەی فێرکەین چۆن بەکارهێنانی تەکنۆلۆژیا و پەیوەندی بۆ لایەنە بەسوودەکەی دوایەوە دروستکردنی ینی لایانی تۆڵکردنی لایانی پەیوەندی کۆمەڵایەتی نەبێ بە بەدیل ئەم هۆکارانی تەواصلی ئێستا نەکرێتە بەدیلی ئەمانە چونکە ئەو پەیوەندی کە دروستێکە واکە خەمەکانی کێشەکانی لەگەڵ ئەمانی تەنیش خۆی باسکە لە ڕێگەی ئەوە کامە زۆر جار بەلاڕێ ئەبات حاڵەتێکە ئەکرێ هەر بێ بە ئەوە ئێمە گەنج هەلی کاری زۆرتری بۆ بەڕەخسێ ینی یەکێ لە گرفتەکان ئەوەیە کە ئەمڕۆ ئامێرەکانی پەیوەندی بەتەواتی هەستی پێیەکەم ئەوەیە کە بێ ئیشە ینی هیچ شتێک نیە پێوەی مەشغوڵ بێ و بەڕاستی ئەم تۆڕ و ئامرازانی پەیوەندی وەکو تۆ باسی کرد بێسەرەوبەرەیەکیشیان هەیە بە فری مانگێکی کاتەوە بە فڵانەشت ینی قسەکردن ئیتر ئەوەندە تەلەفۆنی وا بۆی حەزەکەی موبایلەکە داخل یەکێکە بێ ئیشە لە 12 شەوە بارەزی خۆی کرێتە قسەکردن و شتێکی زۆر عجیبی ژەڵ لە 12 شەوە فری ئەبێ لە 12 شەوە بۆ فری جاری وایە کۆمپانیەکانی پەیوەندیکردن ئەوانی کە تایبەتن بە پەیوەندی ئەوانە زیاتر بواریان ڕەخساندووە بۆ ئەوەی کە گەنج زیاتر لە ڕێ دەربچێ دیارە هەر ئاماژەیەک بۆ ئەوە ئەگەر مەسەلە 12 شەوە ئیتر مەسەلە بەکەمترین نرخ تۆ ئەتوانی پەیوەندی بکەی قسە بکەی سایت بکەیتەوە ئەمە بکەیتەوە جاروا هەر وەکو حاجە قەدەم خەر جاروا هەر بەبێ مقابل ئەم شتاکرێ حاڵەتێکی تر ئەوەی کە مەسەلەی ئەو سیمکارتانی کە بە مستەڵەحێک لە ناو کۆمەلگایستا ئاماژەی پێدەن سیمکارتی علوجی پێڵێن سیمکارتێکە ناویکە ئەمە بەڕاستی یەکێکە لەو خەتەرێتانە هەتا بەپێی یاساکە ئاماژەی بەوە داوە کە هەر کۆمپانیایەک کە کۆمپانیای پەیوەندیکردن ئەبێ لە ماوەی یان لە ماوەیەکی نزیکدا تەواوی ئەو کەسە ئەو سیمکارتانی کە لەلایەنە بێنە و نیشانن یان سقوت پێ بکەن یان ئەبێت بەڕاستی بە ناسنامەوە ئەو هینانە تەسجیل بکرێ و عقوبەشی بۆدانە بەڵێ ئەوە من پێم وابێ بەرامبەر بەو کۆمپانیانە ئەوەی کەین بێ ئەبێ داواکاری گشتی لەسەر ئەوە بێتە جواب چونکە دوجار مەسەلا عقوبەشی بۆ دانرا هەتا یەکێک لەو غەرامانەی کە بەرامبەر کۆمپانیەکانیانە 50 میلیۆن بۆ 100 میلیۆن ئەگەر بێت و یعنی دەرکەوت کە سیمکارتێکیان لایە کە بێ ناونیشان ئەوە هەموو تا حبرون على الورق تا ئێستا نەمابینیەوە کۆمپانیایەک سزا بدرێ کارتی 5,000 لە هەموو دنیادا 5,000 باشە ئەبێ بە 6,000 و لە نەتیجەیە کۆمپانیا قانجازێکی خەیاڵی دەکات و کەسیش پێی ناڵێ ینی تۆ بۆ ئەمەت کرد ینی بۆی ئەم هەموو سیمکارتە خۆ هەوڵاتی دروستی ناکات نتیجە کۆمپانیا دروستیەکە خۆوانیش بەشی یاسایان هەیە بەڵام مەسەلەی ڕبح و ڕیکلام و قانجاز و مارکێتین ئەوەنە لای ئەوان گرنگە ئەوەنە بەرپرسیاتی گرنگ نییە بۆیە من ڕووی ڕەخنەمەکەمە کۆمپانیەکان بەڕاستی ئەبێ حکومەت لە ڕێی داواکاری گشتەوە لێپێچینەوەیان لەگەڵا بکات خۆشویستنی کار خۆشویستنی زانست ئەمانە دروستکردنی لای تاک شتێکی زۆر گرنگە بۆی ئەو کاتی کە لەوێ سەرفێکات بە خزمەتکردنی دانێ بۆ ئەم ڕوانەی ئەکەی کۆمەلگا برەودان بە فکر و زانست و ئیبداع ینی ئەمەش یەکێکە لەو حاڵتانی کە ئێمە گەنجی ئەمڕۆ بیر لەوە کاتوانێ خوێندن نەتیجەی نییە نازان تاعینات نیە ئەمە وای کرد ینی گرنگی نایە بە بیرکردنەوە گرنگی نایە بە زانست بە مقابلی ئەو مەشغوڵە کرێ بە ئەو حاڵەتانەوە کۆمەڵە شتیکە هەیە کە ئێمە بەڕاستی بەرنامەدانان ینی ئێمە گەنج پەروەردەکەین لە ڕوو ئاینیەکە شێوانێ بێ بەرنامەیی
گەنج لە ڕووی ڕۆحیەوانێ وای کردووە سەرقاڵ بێ بەم شتانەوە کە هیچ سوودی نییە. ئێمە گەر گەنجمان لە ڕووی ئیمانی بەخوای گەورە و لە ڕۆی کاتەکانی چکاری کاتیش لێپرسینەوەی لەسەر لای خوای گەورە لە ڕۆژی قیامەتە فرمودەی پیامبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ قاچی هیچ کەس لەن تەزوولە قەدەما عەبدین لە کاتی لێپرسینەوە قاچی هیچ کەس ناجوڵە تا لێپرسینەوەی لە چوار شت دەنێکرێ گرنگترینیان باسیەوە کە لە کاتەکەی لە چیا سەرفی کردووە. ئێمە ئەمە فێری تاکەین لە یعنی لە سەرەتای پەروەردەی گەنجێتیوانێ بزانێ شابون نەشە فی عیبادەتی لە گەنجێکە خۆی ڕایانێ لەسەر بەندایەتی خوای پەروەردەکردن و ئەکە کە خراپەی پێنەکە زیان نەگەێنێ بە دەوروبەرەکەی کامە دیارە یەکێکە لەوانەیە کە ئێمە ئەتوانین بڵین هۆکارێکە بۆی ئەم گەنجاوەنی سەرقاڵە بێ بەوانێ لە ڕووی خۆبەخکاری خۆبەخشی خەریک بێەوەنی سەرقاڵە بێ بە ئەنتەرنێتەوە لە ڕووی بەکاری بێنێ لە شتی بەسوودا و لە عیلم و زانستە. ئەوەی جاران ئێمە بەیەکەوە ژیان دروستکەین جارێکی کە گفتوگۆ و حیوار دروستکەین لەگەڵ یەکترا مخەیەمات جاران بۆ گەنجان مخەیەماتە بۆ بۆی بچێتە دەرەوە بەیەکەوە ژیانێکی ڕاستەقینە. ئێمە ئێستا لەگەڵ یەکا دانیشین و لەگەڵ سوۆسیال میدیا خەریکین لەگەڵ تۆڕە کۆمەڵاتەکان خەریکین بەڵام ئێمە وا بکەین ئەم گەنجانە دوورخینەوە لەم جە و جارێکە بەیەکەوە ژیان و لە یەکەوە نزیک بوونمان بۆ دروستکردنە. من ئەمێ یعنی ئاماژە بۆ بدەم یعنی هەموو لایەنە سلبیەکانیمان باس کرد دیارە تەکنۆلۆژیا خۆی بەعام یعنی وەکو چەکێکی دووسەرە وایە هەم ئەتوانی بۆ بە بوارە باشەکە بەکاربهێنرێ هەم ئەتوانرێ بە بوارە خراپەکە بەکاربهێنرێ بەڵام دوجار مەسەلە ئەگەر ئێمە تەکنۆلۆژیا وەکو زانستێک وەکو عیلمێک لە قەڵەمی بدەین دیارە ئەم زانستە وابەستەی نێتی بەکارهێنەرەکانێتی یعنی تا چەندێک مەسەلە ئەتوانێت جاری وهەیە بۆ خراپ بەکاربێنێ وەکو چۆن دەرمانێک کاتێکە دەرمان جاری وای بۆ چارەسەرە ئەخورێتەوە بەڵام بە ڕێژەیەکی نامەعقول بەڕاستی ئەبێتە ژەهر مەسەلە چەک و تەقەمەنی بۆ دیفاعکردن لە مرۆڤەکان هاتووە بەڵام کاتێک کە ئەبینی خراپ بەکارێنرێ بەجارێک هاولکارێکی زۆر دروست دەکات کۆمەڵکوژیەکی زۆرەکە بۆیە ئەمەش بە هەمان شێواز وەکو زانست ئەمە بەڕاستی وابەستەی مەودای ڕۆشنبیری تاکەکانی ناو کۆمەڵگەیە بۆیە حەقی خۆیەتی کە لە ڕووی پەروەردەیە تاکەکان پەروەردە بکرێن کە ڕۆشنبیرێکی باشیان پێ بدرێت کە ئەم حاڵەتە لە حاڵەتێکی یان چۆنەڵی ئەرێنیەوە نەبرێ بۆ حاڵەتێکی نەرێنی. بەڕاستی ئەفەنخان تا قسەکانت لێرە زۆر باشە. من پێم وایە بێڕەحم نەبین بەرامبەر بە تەکنۆلۆژیا خێروبێر و سوودێکی فرەی بە کۆمەلگای ئێمە بەخشی یا یەکێ بوو لەو ئەمرازانەی کە تاچی هۆشیار کردەوە یەکێ بوو لەو ئەمرازانەی حەد لە چارەسەری پزیشکیەوە بگرە هەتا خزمەتکردنی پەروەردەی و خوێندن حتا بواری کۆمەڵایەتی ئێمە دەیان و سەدان ئاسانکاری کرد کە ئەگەر سوۆشیال میدیا نەبووایە ڕەنگەوا بە ئاسانی جاران لە گوندێکەوە بۆ گوندێک نامەیەک بە چەند ڕۆژەگەیش ئەوش ڕێژەی خوێنەواری چەند بوو ئێستا لە کەمترین کاتا زۆرترین زانیاری بە تۆ دەگا بە دەنگ و بە ڕەنگەوە وێنەیەک ئەگریت و لە هەموو جیهانا بڵاوی دەکەیتەوە کە کاریگەری هەزاران وشە زیاتر دروست دەکا ئەمە هەموو باهقی بەرچاوی سوۆشیال میدیایە بۆی ئێمە ئەم باەخە زیاتر بکەین لە کۆمەلگادا بۆی ئەم لایەنە ئەرێنێ زیاتر بکەین بۆی سوۆشیال میدیا و مۆبایلی زیەک بخێنە خزمەت خەڵکەوە ئەبێ پلانمانە بێ یەکێ لە پلانەکان ئەبێ لایانی پەیوەندیدار هەیە کە بریتە لە کەناڵە میدیایەکان و ڕێکخراوەکانی بواری با بڵێن میدیایی یەکەم هەنگاو ئەبێ بە خول دەست پێ بکەن بۆیە من لێرەوە داواکەم ئەگەر دەمانێت لە ئافاتەکان دوور بکەوینەوە ئەبێ هۆشیاریەکە لە ڕێکردنەوەی خولی میدیایەوە بێ بەردەوام قەیچێکا با تەلەڤیزۆنەکان ناوەندی پێگەیاندنیانە بێ ناوەندی ئەکادیمیانە بێ هەم بۆ ڕۆژنامەنووسان هەم بۆ دەروی ڕۆژنامەنووسان بۆ خەڵکانێکی تری سەر شەقام و گەنجانێک بۆی بێکاریەکانیان لەسەر شەقام بەرنەسەر نابابێن لە خولێکی بەسوودا بیبەنەسەر بۆ ئەوی بتوانین هەمومان هاوکاری ئەوە بین کە میدیا بەگشتی و سۆشیال میدیا بە تایبەتی بە قازانجی ئەزمموی گەلەکەمان بە قازانجی ژیانی کۆمەڵایەتی و سیاسی کۆمەلگاکەمان ئاراستە بکەین. دەسان خۆش مامۆستا بینەرانی بەڕێز لێرەدا دێنە کۆتایی بەرنمەکەمان لێرەدا دەمەوێت ئاماژە بەوە بدەم کە ئەم بەرنمەیەمان کۆتا بەرنمەیە لەم خولەی بەرنمەکەدا و بە شێوازێکی تازە و لە بەرنمەکانی لە بەرنامەی تازەدا هێوادارین لە ئایندەدا بینەوە لاتان لێرەدا خواتان لەگەڵ.